وەبەرهێنان لە گەرمیان لە چ قۆناغێکدایە قۆناغێکە دەتوانین شانازی پێ بکەین و دڵمان خۆش بێ قۆناغەکە پێویستی بە جوهد و ماندووبوونی زیاترە بێ بۆی بگەین بەو ئاستەی کە خۆمانەمانەوێت. بەپێی پێدراوەکانەوەوانەی کە لەم ساڵەکە ئێمە بەراوردکاریمان کردووە بۆی ئەوەی تێگەیشتوین و بە لەگەڵ ساڵانی ڕابردووە ئێمە لە قۆناغێکی زۆر باشین لەبەر چەند هۆکارێک یەکێ لەوانی کە ئەوەی چەند ڕێنماییەک و یاسایەک دەرچووە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و ئەنجومەنی وەزیران کە کەلار و سوگەرمیانیان وەکو زۆنی ئەی وەرگرتووە کە لە ڕووی گەشەی ئابووری و هەوبەرهێنانەوە هاتوۆتە پێش و هاوشانی سلێمانی دووەکەوە لێر کە ئێستا تایەتی ئەوەی تریشمان کە ئەوەی خۆشبەختانە ئێستا ئەوەی بەپێ ئەو داواکاریانی کە ڕویان کردوێتە ئێمە بۆ ئێمە هاتووە زیاتر لە ماوەی ئەم ساڵە زیاتر لە 120 داواکاریە کە ئەمانەشە لە کۆی مستەسمرینی هەموو کورسانە و مستەسمرین لە گەشتنەوە و قەنەعاتێک کە کەلار وەکو شوێنێکی جوگرافی بازرگانی گرنگ کەوتوتە بەرچاویان و تەماحیان تەیە لێرە ئیشەکان بکەن ئەوەی جێ دڵخۆشیە ئێمە لەم ساڵیشدا پرۆژەی پیشەسازیمان بۆ هاتووە چەند پرۆژەیەک دەست بچینە سەر پرۆژەکان کاکوونەر یعنی بەڕێبەرایەتیەک فەرمانگەیە کە تۆ باسەکەی سێ ئاستانەیە گەشتن بە ئاستی ئەی چۆنە ینی ڕێنمایی و بڕیارەکان بۆی کە بەڕێبەرایەتیەک لە یعنی ئەو سێ ئاستی بۆ دەستنیشان کراوە یعنی ئاستی ئەی بەچیەگەی بەو ئاستە بەو ئاستە لەسەر ئەساسی پرۆژات ئەکری ئەو ئاستە دواتر ئەگەڕێتەوە بۆ گونجانی پرۆژەکان لەگەڵ گونجانی لە بواری وەبەرهێنان و کۆی سێکتەرەکانی وەبەرهێنانە ئەو ئاستە دیاریەکری. باشە کاکوونەر بابەتێکی زۆر گرنگ زۆر جارێمە لە ینی زۆر شوێنان باسی ئەم بابەتەمان کردووە تێڕوانینی سەرمایەداران و خاوەن وەبەرهێنان بۆ ناوچەکە چیانی ئەمە ئێستا ژمارەیەک پرۆژەی زۆر گرنگ لەم ناوچە جێبەجێ کرێ ینی هۆکار چییە و سەرمایەدارانە هاتوون لێرە پرۆژە بەگەڕەخان ینی شارێکی وەکو کەلارە چاو سلێمانی و ئەولێر ینی شارێکی زۆر گەورەوە نییە ینی ئەو تێڕوانانە چییە کە سەرمایەداری ناچارکرۆ بێ لێرە پرۆژە بکە لە ڕۆ جوگرافیا کە دەورە بینیە چونکە کەلارە گەرێمە وەکو وەریگرینیا گەرمیان ئەتوانین بڵێن کۆتایی هەرێمی کوردستانە لە هەمان کاتەکەوتۆتە ناو بازنەیەکەوە یاوەکو سێگۆشەیەکەوە سەرەتایەکە بۆ عێراقیش هەروەها لەگەڵ مەرزی نێودەوڵەتیش کە ئەمە سنووری ئێران کەمتر لە 25 کیلۆمەتر چینایەوە ئەمە دەلالەتە لەوەی کە تۆ بەقایەکی جوگرافی زۆر گرنگ و بازرگانی دروست بووە کە بتوانرێ ئەم پرۆژانەی تا دروست بکرێت. کاکوونەر زیاتریەوە چاوتان لەسەر چه پرۆژەیەکی گرنگە کە پێویست بێ بۆ ئەم ناوچەیە ینی ئەتانەوێت سەرمایەدار هان بدەن چه پرۆژەیە پێویست بێ بۆم ناوچە جێبەجێ بکە وەکو کابینی نوێم ئەتوانین بڵێن کۆی کابینی نوێن تڵمۆحیان لەوەیە کە کەرتی پیشەسازی و کەرتی کشتتوکاڵی بەخۆت بکرێ زۆرترین پرۆژەمان لە وارانە بێ بەڵام بەداخەوە ئێمە لێراگەر دیقەت بین لە گەرمیانە کێشەی قەیرانی نیشتەجێبوونیشمان هەیە لەگەڵیا بۆیە ئێمە زیاتر کەرتی کشتتوکاڵی لەگەڵ کەرتی پیشەسازی خۆشبەختانە پیشەسازیەکان ساڵ چەند پرۆژەیەمان کە بۆ هاتووە 3 بۆ 4 پرۆژەی گرنگمان بۆ هاتووە کە دەست بەکاربوونمان بۆ یەک پرۆژەیان کردو دوان بۆ سیانی تریشی لەسەر ڕێکاری ئیداریەکانە ئینشاڵڵا لە چەند مانگێکیدا هاتووە ئەوانش دەست بەکارە بن. باشە ئەو پرۆژە پیشەسازیانە چی نەگەر وردیکەینەوە و کاریگەری چییە بێ لەسەر ناوچەکە؟ پرۆژەی پیشەسازی یەکێک تۆ پرۆژانە پرۆژەی شیشی کفریمان هەیە کە ئەو پرۆژە بە گژمەی 50 میلیۆن دلارە دەستی کار دروستەکە زیاتر 800 بۆ 900 کەس کە سوودمەند دەبێت کە بتوانێت کاری تیادا بکە لەگەڵەوەیش هەل قەزای کفری ئێمە خۆشبەختانە ئەم ساڵ زیاتر داواکاریەکانمان بە تایبەتی پیشەسازی ڕووکردوتە قەزای کفری کە پێویستی بەم پرۆژانە هەبوو کارگەی جپسی کفریە کە ئەمەش خۆی بۆ خۆی تقریبا 500 هەلیکار دروستەکە بۆ ئەو خەڵکی ئەو ناوچەیە لەگەڵەوەش کارگەی خشتی هونەریمان هەیە لە سنووری ناحیە خۆرەتوو کە ئەوەش ڕێکارەکانی دیوا لە قۆناغی دەست بەکاربوونایە کە ئەو پرۆژەیە یەکێک لە پرۆژە نمونەیەکان لە هەموو کورسانە دوو پرۆژەی وایە. باشە ینی پرۆژەی دروستکردنی خشتی سوورەکە کەی جێبەجێکرێت ئەنی ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە کە لە ناوچەکە دووەمین کارگەی هەرێمی کوردستان لە گەرمیان دروستەکرێ گرنگیە و پرۆژە کاکوونەرەوە لە چیای بینەوە ئەگەر هاتوو جێبەجێ بکرا ئەو پرۆژەیە خۆی لە ڕاستیە زۆر بە زەرورەتیش ئەزانین بۆ ئەم ناوچەی لەبەرەوە لە ڕووی کەچ و هەواوە ئەمە پێویستمان بە لە ڕووی بیناسازیشەوە چکە ئێرە گەرمە و پێویستمان بەو خشتە سوورە هەیە و لە چ قۆناغی ئەوە شایە کە ئێمە تەنها تەرخانکردنی زەویەکە لە قۆناغی تەرخانکردنی زەویایە کە تەرخان بکرێ و زەویە بە زووترین کات ئێمە کاری دەست بەکاربوونی بێکەین دەسەکرێتە کار. کاکوونەر وەبەرهێنان لە بواری کشت و کاڵ گەشتووە بەچی هەنگاوتان ناوە بۆ ئەما وەبەرهێنداوەی پرۆژەی لەم بوارە کردووە یاخودنا
لە ڕاستیە ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی پرۆژەمان بۆ هاتووە کشت و کاڵی بەڵام لە گەرمیان ناتوان بڵێن کێشەی زەویمان هەیە ئەم بۆ وەرگرتنی زەوی یا تەرخانکردنی زەوی ڕێکارەکانی تۆزێک قورسە لەبەرەوە زەوی کەم بۆ تۆ لە سنوورەکەیە تا ئێستا ماسەرپلانێ لە شارەکانیە بۆ جیاکاری لە نێوان زەوی کشت و کاڵەکان بکرێت و زەوی شارەوانی ئامانە وای کردووە گینە ئێمە بۆ نمونە کارگەی ئینمان بۆ هاتووە گەنمەشامی هەم کشت و کاڵیە هەم پیشەسازیە کارگەی چپسی پەتاتەمان بۆ هاتووە هەم کشت و کاڵیە هەم پیشەسازیە لە هەمان کاتە ئێستا نردومانە بۆ تەرخانکردنی زەوی ئەوش لە سنووری کەلار دروستەکرێ. باشە کاکوونەر بینەوە سەر پرۆژەکانی نیشتەجێبوون بۆ ئەم بابەتە هەنگاوی چۆنتان ناوە کەلار ئێستا ساڵ بە ساڵ لە فراوان بووندایە گەڕێکی نوێ دروستە بێ پلانی بەڕێوەبەراتی وەبەرهێنانی گەرمیان بۆ هاندانی وەبەرهێنان و سەرمایەداران بۆ ئەمە گەشتۆ بەچی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پلانمان هەیە بۆ دروستکردنی زۆرترین یەکە بەڵام ئایا ئەم پلانەی ئێمە یا چۆن تا چەند بەخواستی ئێمە ئەبێ ئەوەی کە وەکو پێشتر ئێسەر باسم کرد کێشەی ئێمە ئێستا لەوەیە زەوی بەردەڵانیمان لە سنووری شارەوانی محەڕەماتی شارەوانیش نییە بۆیە زەوی کشت و کاڵیمان هەیە لەم حاڵەتەیە پێویستە کەلاریش پێویستی بە فراوانکردنە و پێویست ئەمەشە چەند ڕێکارێکی ئەوەیە کە لەوانەیە ئەبێ لەگەڵ کشت و کاڵ هەماهەنگی بکەن کە بۆ کوژانەوەی ئەو زەویانە کە ئەمەش دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و وزارەتی کشت و کاڵە. خۆشبەختانەوەی کە من ئاگدار بم شارەوانی کەلار ئێستا بیری لە تەوسیعکردنی ئەم شارە کردوەوە کۆمەڵێ پلانی بۆ خۆی داناوە و پێشکەشیشی کردووە پێم وابێ بۆ کشت و کاڵ کە ئەم کوژانەوە بکرێ ئەمە زۆرترین یەکەی نیشتەجێبوون دروستەکەین لەبەرەوە تەڵەبێکی زۆری لەسەرە بەجیاکە و کەلار جیاواز لە هەموو شارەکانی کوردستان زۆرترین گرانترین نرخی هەیە لە ڕووی یەکەکان. کاکوونەر چەند پرۆژەی نیشتەجێبوونمان ئێستا هەیە لە بواری جێبەجێکردندان و چەند دەرفەتی کار بۆ خەڵکانە ڕەخساوە لەو پرۆژانە کارەکە. ئێمە ئەوە لە سنوور لە ناو کەلارایەوە کە سنووری شارەوانی کەلارە لە ئێستا 5 پرۆژەی نیشتەجێبوونمانەیە کە کاری تێداکرێت لە ڕزگاریە دوو پرۆژەمان هەیە لە پرۆژەی سێمیش لە بەرنامەیە لە چەند مانگی داهاتوو دەست بەکارە بێ و هەروە لە کەفتیش پرۆژەیەکمانەیە توانین بڵێن کۆی ئەم پرۆژانە زیاتر لە 10 بۆ 11 پرۆژایە لەگەڵەوەی کۆمەڵی خەڵک داواکاری کردووە عادەتەن ئەو پرۆژانی کە نیشتەجێبوونن ئێمە کە هەر دەست بەکاربوونمان بۆ کرد دەتوانین بڵێن بە کۆی هەر پرۆژەیەک لە 500 بۆ 600 کەس خەتە هەری کار دروستەکە بۆ خەڵکانە. باشە کاکوونەر بە بڕای ئێوە جێبەجێکردنی ئەو پرۆژانە کاریگەری لەسەر دابەزینی نرخی خانەوە بێ لە کەرانی سەبچتە و بازاڕە پارەیەکی باش پێنە بێ ناتوانانی خانوویەک بە خواستی خۆ بکڕیان ئێمە یەکێکە لەو پرسانەی زۆر جار لە شوێنانی تر باس لە گرانبوونی نرخی زەوی و خان و لە کەلارەکرێ پێت وایە ئەو ژمارە زۆرەی یەکەی نیشتەجێبوون دروست بکرێ کاریگەری لەسەر دابەزینی ئەو نرخە بێ ینی خەڵکێکی یاسایی دەتوانێت بێت بە خاوەنی خانی خۆی. بڵێ بێگومان کاریگەری ئەبێ بەڵام کەی ئێستا نا لەبەر ئەوەی ئەمە لە گەرمیان ناتوانین بڵێن لە 15 ساڵی ڕابردووە سیاسەتی حکوومەتی هەرێم بە شێوەیەک بۆ کە زەوی دابەشکردن نەبووە و هەروەها لێرە کەمترین پرۆژی بۆ بەرهێنان کراوە لە ڕۆ بواری نیشتەجێبوون تەنها لە گەرمیان هەموو گەرمیانە کە دوو پرۆژە کراوە ئێستا لەگەڵ ئەم دروستکردنی ئەم دە پرۆژەیە توانین بڵێن کۆمەڵی پرۆژەی تر بە قۆناغەکانی تر ئینجازەکانیان ئەم پرۆژانە کە گەشتە 100% بوون لەگەڵەوەشە پرۆژەی ترمان کرد بێگومان لە 2 ساڵی ڕ داهاتوو دڵنیا بە ئەو نرخی کە ئێستا هەیە لە بازاڕەکەیە بە پێچوانەوە ئەبێتەوە ینی خەڵکی دەتوانێت استفادەی لێ بکەن. باشیانی ئەو دە پرۆژەیە کاکوونەر دەچێتە چەند خانوو دەچێتە چەند شوێنی نیشتەجێبوون و چەند خێزان تیان نیشتەجێبێ. ئەو پرۆژانە کە هەیە لە سنووری کەلارە بە 6500 یەکەمان هەیە کە ئێستا ئیشی تێدا ئەکرێ لە ڕزگاری 2000 هەروەها لە کفریش 1000 خانوو لەگەڵەوە شایەساوانی کە لە دەستی پێەکرێ لە ڕزگاری لە چەند مانگی کترا 1500 یەکتریان بۆ دروست دەکرێت لە سنووری ناحیە ڕزگاری و لە کەلاری شای ئەمە تقریبا 2000 یەکەمان لە ڕێکاری ئیداریەکان ئەمانە دەستەکرێت توانین بڵێن نزیکی لە 15000 یەکە ئەبێتەوە کۆی ئەم پرۆژانە. قەبارەی تێچووی ئەو پرۆژانە چەنە بێت ئەو 15 پرۆژەیە ئەوانی کە ئێستا کە کراوە تا ئێستا خۆی لە 700 میلیۆن دلار بینێتەوە بەڵام لەم چەند مانگایە گەرەوانەی بڕاتەستە سەروی میلیارێک تێپەڕێنێ. ئەمە ئاڵوگۆڕ و دەسمایەکی زۆرە لە شارەکە بەگەڕاوە کاکوونەر بێنە سەر بابەتێکی تر ئەبێتە کۆتا پرسیار و دواوێزگەی گفتوگۆکەمان پرۆژەی بازرگانی سەر ڕووباری سیروان هەنگاوەکانی بەکوێ گەشتووە دەتانوێت چۆن ئەو پرۆژەیە بێت کە لە داهاتوودا سوودی بۆ ناوچەکە هەبێ. ئەو پرۆژەیە توان بڵێن پلانە تا ئێستا لەگەڵ دایرە معنیەکان ئەمە گەشتونەتە ڕێککەوتنێک و کۆنووسێک نووسراوە کە چەند زۆنێکی لێ دروستە بێ ئەو پرۆژەیە تەنها بازرگانی نییە توان بڵێن گەشتیاریە پێشەوەی بازرگانی دواتر بازرگانی نیشتەجێبوون دروستە بێ کە چەند زۆنێکە گرێتەوە کە ئەم زۆنانە 5 زۆن خۆی ئەبینێتەوە توانین بڵێن بە
تقریبا 8 کیلۆمەتر کۆڕنیشی بۆ دروستەکرێت شتێکی زۆر تایبەتەکرێت توانین بڵێن لە کوێی کوردستانە نەکراوە خۆشبەختانە دەستش نیەتی وایە چاوەڕوانی ئێمەیەکان پرۆژە دەستی پێ کرد تەوحید بکرێت لە کوێی شارەکان کە ڕووبارێکی تیابی ئەو کۆڕنیشتە تەوحید بکرێت لە کوێی کوردستان دروست کرێت وەکو بیرۆکەی لە گەرمیان وەری بگرن. کاگونەر پرسیارێکی تر هات و ئیشەڵا ئەمە بێتە کۆتا پرسیار ئومێدت هەیە ئەم شارە لە داهاتوودا بێتە شارێک کە هەمومان شانازی پێ بکەین لە بواری ئابووری وەبەرهێنان. بەڵێ بێگومان ئێمە ناتوانین لە خۆمانەوە بڵێن ومێدمان هەیە وەکو خەیاڵێک بەڵکو بەڕاستی ئەوە ئەڵێن لەبەر ئەوەی ئەو خەڵکی کە ڕووی کردووەتە ئێرە ئەو مستەسمرانە ئەگەرچی دەرەکیتیانە ناوخۆیی لە کۆی شارەکان ئێستا زۆرترین داواکاری ڕووی کردووەتە گەرمیان ئەمەیشە دڵخۆشکەرە و چاوەڕێی داهاتوویەکی باشەکەین. زۆر سپاس بۆ هونەر مەحموود بەڕێوەری وەبەرهێنانی گەرمیان.